سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش. لە شەشەمین فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی هەولێرەوە کۆوارتان پێشکەش دەکەین. سەرەتای بەرنامەکە بە کۆمەڵک لە هەواڵە هونەری و کولتوریەکانی هەفتە دەست پێ دەکەین. پاشان بڕگە سەرەکیەکانی کۆوارتان پێشکەش دەکەین. خەڵاتەکە ببەخشێتە خانەوادەی هونەرمەندی خوا لێ خۆش بوو تەڵات سامان. شەشەمین فستیڤاڵی نێودەوڵەتی هەولێر بۆ شانۆ دەستی پێکرد و لە ماوەی 6 ڕۆژدا 12 کاری شانۆیی کوردستان و چەندین وڵاتانی بیانیشی تێدا نمایش دەکرێت. لە فستیڤاڵی ئەمساڵ خەڵاتی ڕەزلێنان بە هەردوو هونەرمەندی کۆچکردووی بواری شانۆ ئەنوەر شێخانی و تەڵعات سامان پێشکەشکرا. جیا لە پارێزگاکانی کوردستان چەندین وڵاتی بیانی وەک ئەڵمانیا، ژاپۆن، دانیمارک، پۆڵەندا، میسر، ئوردن، عێراق و مەغریب تێیدا بەشدارن و شانۆکانی خۆیان نمایش دەکەن. بوونی ئەو فستیڤاڵانە لە ژیانی مەشتێکی زۆر گرنگە. چکەوکە پێم وتی من لە لای من ڕێیەکەیە تەلەڤیزۆن، یوتوب بە هیچ شێوەیەک نییە چاوی من تێر بکە وەکو شانۆکارێک لەبەرەوەی شانۆ ژیان کەسێکی زیندوو بەرامبەر کەسێکی زیندووە. لە شانۆیە لە فستیڤاڵەکانە ئەوە ئەبینی. دوو ئەو کۆتاکە ئێمە لەگەڵ ئەو کۆمەڵ خەڵکانەی هەمانە کە دروستی دەکەین ئەوە شتێکی زۆر باشەوە. ئەوان ئێمە ناسن ئێمەش ئەوان ناسی. نازانم مەگە خۆداگەداری ماوەیە کە زۆر شانۆگەریمان بردۆتە دەرەوە و ئێستاش بەردەوامە. لە ئەڵمانیا ئەزمماشما کردووە، لە سوید کردومانە، لە مەغریب کردومانە، لە جەزایر کردومە. یعنی بەهۆی ئەو ڕێگای ئەو فستیڤاڵانەوە بوو کە ئەو کۆنتاکە دروست بوو ئێمە توانیمان کار بگۆڕین و ئیش بگۆڕینەوە. بۆیە بوونی ئەو فستیڤاڵانە زۆر باشە. شانۆش سز نەبووە ماوە. ئێمە قۆناغ بە قۆناغ تێپەڕەوی. قۆناغی هەشتاکان لەگەڵ قۆناغی نۆتەکان بارودۆخێکی نەکرد کۆمەڵایەتی سیاسێکی زۆری جیاوازیە بووە. ئەو کاتانە لەوانەیە بە دوای وشەیەکە ئەگەڕین. ئێستا کە هەموو وشەکان ئازاد کراون لە لامان. یعنی زیاتر کارەکانمان کاری هونەریە، هونەریانە کارەکەین، چونکە لە هەموو لانەکەوە ئێمە ئازادین چی ئەڵێن چی ناڵێن. ئەو هەولێرەی تا ئێستا ئەوە شەشەمین فستیڤاڵە لە باوەشی خۆی دەگرێت و ئومێدەوارین ئەو فستیڤاڵە زیاتر پەرەمسەرێ و زیاتر ئەم فستیڤاڵانە کۆکردنەوەی بەهرە و توانە جوانەکانی شانۆکارانی کووردە پاشان هێنانی بەرهەمی ناوازەی وڵاتانی دەرەوەی بەتایبەت وڵاتانی عەرەبی کە ئێمە سوودێکی باش دەبینین لەو نمایشانە. ئەم فستیڤاڵانە دروستکردنی دیالۆژێکی هونەریە لە نێوان ئێمە ئەوانە، ئەوانیش دەبینن میلەتی کورد وەک هەموو لایەنە ژیاری و پێشکەوتن و ڕۆشنبیرەکانی تر شانۆیەکی جوانی هەیە. ئەم فستیڤاڵانەوە کە دەرگای شانۆکانی کوردستان بە تایبەت لە شەشەمین فستیڤاڵی شانۆی نێودەوڵەتی هەولێرە بەڕووی جەماوەری خۆشەویستی هونەردۆست و شانۆدۆستا بکرێنەوە خزمەتێکی باشە بە شانۆکاری کورد کە شانۆکاری کورد هەمیشە خەمخۆر و دڵسۆزی پرسەنەتەوەییەکان بووە، پرسە کۆمەڵایەتیەکان بووە، هەمیشە کاریان بۆ جوانترکردنی ژیان کردووە، هەمیشە لە پێناوی پێشکەوتنی کۆمەڵی کوردەواریە خۆمان ماندوو کردووە. هەشتاکان بنیاتە بۆ ئێستا بەهۆی بە حکمی تەکنۆلۆژیاوە تۆزێ شانۆ سستێکی بەخۆی و بینیوە. ساڵان تەکنۆلۆژیا لەو ئاسیان نەبووە کە ئینسان بتوانێت لە خلالی ئەنتەرنێتەوە هەموو شتەکان ببینێ، بەڵام ئێستا شانۆ خۆی لە خۆیان لە هەموو وڵاتان زیندووە. شانۆ هەیە لە بریتانیا بە درێژایی 10 ساڵ نمایش دەکرێت و هیواخوازم حکوومەتی هەرێمیش بایەخێکی سەرەکی باتەوە بە شانۆ و بە هەموو هونەرەکان بۆ ئەوەی خەڵک ئاشنا بکاتەوە جارێکی تر هۆڵەکان پڕکاتەوە لە خەڵک و ئاشناتی لەگەڵ شانۆیان پێکەینەوە. لە شاری سلێمانی و لە ڕێوڕسمێکدا کتێبی هەتاوی ئازادی خوازی گفتوگۆ لەگەڵ سەلاحوددینی موهتەدی بڵاوکرایەوە. کتێبەکە لەلایەن خەڵەف غەفوورەوە ئامادەکراوە و نووسراوەتەوە.
کتێبەکە بریتە لە چاوپێکەوتنیکی فراوان لەگەڵ مامۆستا سەلاحەدینی موتەدی کە یەکێکە لە تێکۆشەر و بەرخودانکارە دیارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و بەشداری خەباتی لە باشووری کوردستانیش کردووە. باسی لەوە کردووە کە چۆن لە خۆناغە جیاوازەکانە هاوکاری بزوتنە ڕزگاری خوازی خەڵکی کوردستان بۆ لە باشووری کوردستانیش. ئەم کتێبە گرنگیەکەی لەوایە کە بەڕێ سەلاحەدینی موتەدی لە زاری خۆیەوە قسەی لەسەر ڕووداوەکان کردووە، جیاوازە لە توێژینەوەیەک، جیاوازە لە کتێبێکی ترکە لەلایەنێکی ترەوە لەسەری نووسرابێ، بەڵکو کارکتەرێک کە لێرە قسە ئەگێڕێتەوە کە شایەدی ڕووداوەکانە کە باس لە قۆناغە جیاوازەکانی مێژووی کورد و بەشداری خۆشەکە لەم وێستگە جیاوازانە خودی مامۆستا سەلاحەدینی موتەدیە. لە شاری کەرکووک پێنجەمین فەستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی سەرشەقام خولی جیهاد دڵپاک بەڕێوەچوو. فەستیڤاڵەکە ماوەی 3 ڕۆژی خایاند و گروپە جیاوازەکان شانۆگەریەکانیان نمایش کرد. دیارە فستیڤاڵەکە جگە لە نمایشی شانۆیی کە 25 نمایش لە چەندین شار و شارۆچکەی کوردستان و لە وڵاتانی عەرەبی و لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بانگێشتی فستیڤاڵ کران و نمایشیانە بێ. کۆی ئەمانەش لە پێشبڕکەی فستیڤاڵدا خەڵاتیان بۆ دابین کراوە کە لیژنەی دادوەری باشترینەکانی فستیڤاڵ دەستنیشانەکە. خەڵاتی یەکەم خەڵاتی ئاڵتونیە کە بۆ باشترینەکانی فستیڤاڵ دانراوە و خەڵاتی دووەمیش خەڵاتێکی تایبەتە بە دووەمین باشترینەکانە درێوە. لەگەڵ ئەوشدا 5 وڵات بەشدار بووە: عێراق و تونس و ئوردن و سووریا و ڕۆژهەڵاتی کوردستان واتە ئێران. جگە لەوەش کە کەرکووک بە 4 نمایشی شانۆیی بەشدارەوە، سەرجەم شار و شارستکەکانی هەرێمی کوردستانش نمایشی تایبەت بە خۆیان هەیە. بدر وجسام أيشر أنفاله حتى يستبدل لو درسي بس ئەم شانۆی کە ئیمساڵی هێناومانە شانۆیەکە کە پلەی یەکەمی لە شاری فستیواڵی نێونەتەوەی شانۆی سەرشەقامی مەریوان و دەربەندیخان بەدەست هێناوە. شانۆیەکە لەسەر ئەو بابەتانەی کە دڵ ئەتەزیێنێت، وەکو خیانەت، وەکو فرۆشتن، وەکو ئەو زوڵم و زۆرەی کە لە کۆمەڵگا ئەکرێزە لە هەرکوێ بێت فەرق ناکە. ئیمساڵ بەم شانۆ هاتوێتە ناو شاری کەرکووک، ئەمانەوێت دەنگی خەڵک بەگوێی ئەو کەسانی کە لە حەقی خەڵکا زوڵم دەکەن بیگەێنین. وەرە 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 بڕۆ 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 ئەم چاوم لەبەر پێی شەی دەکا بۆ بنێژە. کەسی لە ئەنفال دەرباز پیاوەیە پێم بڵێ کێ ئاشتیان پیاوەیە؟ وەرە کەیتر کەیتر ئێستا شار بۆ بەرامبەر پێشەنگەیەکی گرافیکی لە شاری دهۆک لەبارەی جینۆسایدی ئێزدیەکان کرایەوە. کارە هونەریەکان لەلایەن خانمە هونەرمەند ڕۆیدا حوسێنەوە ئەنجام دراوە و لە ئافرەتێکەوە ئازاری ئافرەتانی ئێزدی پیشان دەدرێت.
پێشانگەهەکە گرافیکیە گرافیک وەکە هونەرێکی شێوەکاریە لێ تایبەتمەندیەوەی وەکە تەکنیک بەرک و کوپیە و تایبەت ژی کۆلانە و پڕەش و سپی پتر یانژی تونێکی تێتە کارینان ئەف هونەرمەندە کورد یانژی وەکە ڕوایدا شیایە تایبەتمەندیە خو وەکە هەستێن خوات vê هونەریدا بکاربینیتن ئەو ژی چییە ئێک ژێ وەک تەکنیک کارینانە و ڕەش و سپی دوو وەکە هەڵبژارتنە بابەتی ئەو وەک ژنێک وە کچێک و هەستێنوێ سەر ژینۆسایتە بەردەوام سەر ژناکوەر تێداکردن هەر ji dema rejê ma behs û heta evrûke Daeş û beraber jin û kiçên êzidiya. Ev bûye zimanekê cîhanî ku pişêtin bê wergêran pirêya hunerê grafîkê bi vê teknîkanê nîşa cîhanê hemiye bidetin. Dîtina min ev grafîk e yan jî ev hunere eger pitir bînerê wê zêde bibîtin yan xandevanê wê zêde bît dê pitir şêtin di cîhanê de van sinûra hemiya derbas ketin û newekî hunerê diye şêvekariye ku bi renga şêweyên dî tête karînandin yan jî ew pitir şêtin wê mesaja xwe bigehînîtin ku bi hemerengiye hemî kes pitir van çava wan renga dixwînin. Ji ber ku ev ew kesin yê pitir şên hesta hunerî û teknîk û bikarînandina wî maddeyê têda bikarînandin. اسفری هنری گرافیک بوی من دفعه مستعملی و بوم ما سالی که من بردامی دکاری من 36 بترش پنجی شولا من هینا ولی 36 تابلو اول که من بجداری کریات پیشانگه هدا و کار من جهمی لسر تندیشین جنسای دستندی آن دستن مثلا لسر افراده چونکه گلک هاتینا ایشاندن افراد ایسدی من حال دست خودم سربرین هندک شو ایش و آزارا نشان بینار بدن نشان جهان بدن که چه بستره کجن کرده ایسدی هاتیم. کێشەکانی مرۆڤ بە گشتی و ژنان بە تایبەتی هەوێنی ناوەڕۆکی زۆربەی شانۆگەریەکانن. لە شەشەمین فێستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی هەولێریشدا شانۆی شەرەف نمایش کرا. ئەم شانۆگەریە لە نووسینی نیهاد جامی بوو هەروەها لە دەرهێنانی محەممەد جەمیل بوو. سەرەتا کە ئەو دەقم خوێندەوە زۆر سەرنج ڕاکێشام و خودی نیازامیش عەرزی کرد بوو داوام لێ کرد کە ڕێگەم پێ بدە نمایشەکەی بکەم ڕێگەی پێدام و بڕیارە ئەم نمایشە لە وڵاتی تونس نمایش بکرێت بە سێ زمان بە هەر ئەکتەرە و دەبتێتە زمانە گیانی بە کوردی بە ئینگلیزی و بە عەرەبی پرۆڤەشمان لێ کرد بوو بەڵام بڕیاریشماندا لەم فستیڤاڵە بەشداری بکەین و ئەو دەقەوای کرد کە بتوانم هەوڵمدا لەگەر جیهانی ئێرەبوونی یان دەکرێت بە کوردبوون یان بە ڕۆژهەڵاتکردنی بگونجێنم لەگەڵ کۆمەلگای ئێستا هەرچەندە دەقەکەش لە زەمانی ئێستا نووسرایە بەڵام زیاتر بە ئێستا دنم کرد بۆ هەستم کرد کەسایەتەکان خودی ئەکتەرەکان لێ ئێستا دەژین یانی کەسایەتەکان کەسایەتی ئەوڕۆنە کەسایەتەکان کەسایەتی ئێستانە کەسایەتەکان دانەبڕاون لە کۆمەلگادا بەڵام کۆمەلگا چی کردێت چەند شتێکی فەرز کردووە بە سەریاندا. جوبە هی وڵاتی من نیە دەزانین لە چێوە هاتووە حیجاب هی وڵاتی من نییە هەموو جوربەرگانە هەموو ئەو خواردانە هیچی وڵاتی خۆمان نییە بەڵام خۆمان فەرزمان کردو لەسەر خۆمان کەواتە خۆمان کولتوری خۆمان بە زەعیف زانیوە بەرامبەر کولتورەکانی تر لە کاتێکدا ئەگەر سەیری نمایشەکەت کرد ئیشم لەسەر چەندین گۆرانی کوردی کردبوو ئەویش بۆ یعنی گۆرانی کوردی لەگە احساس خۆمان دەگونجێت بۆ هەز پێ مەقسەد مۆسیقامان بۆ هەستمان ئەکتەرمان بۆ هەست پێ مەقسەد دەقمان لە شتەکانی تر نزمترە بەڵکو بە پێچەوانەوە ئەگەر لە نای خۆتە ویشکەی بەرزترە ئاستەکەی زۆر زۆرەوەی بەرزترە مەقسەد تۆ دەقە کەسایەتێکی ئەوروپی دەێنی فەرز دەکرێت سە کەسایەتێکی کوردی کە بەی شێوەکەوە گونجاندن نییە کە 2010 دەگونجێنی لەگە واقعی ئەوڕۆ هەست دەکەی
بۆشاییەکەی لەناو خودی دەقەکە خودی کەسایەتێکە تو کەسایەتەکە خۆی لێرەدا ناژی نەخێ من نیم لە هەمووان زیاتر بێزار بووی بەدڵنیاییەوە نێت تۆ من لەو بڕوایەداما بینەری شانۆی زۆرە بەڵام دەرهێنەری شانۆی کەمە نارم ژماریان کەمە بەڵکو ناتانن ئەو دەقانە هەڵبژێنن کە لەگە واقعەکە دەگونجێن یعنی ئیش لەو دەقانە دەکەن کە لە واقعی بینەری مەدورن ئەو جایان فێڵ لە خۆیان دەکەن یان شتێک هەیە بۆ ئەوەی ئەم جۆرە نمایشانە بکەن دەنا تۆ بێت و معاناتی ئەو خەڵکە بیاوێ سەر شانۆ مستحیلە بینەرێکی زۆرمان دەبێت و هەڵەکان بەردەوام پڕ دەبێت بەڵام تۆ بێت و ئەو جیهانی ئەو تێدا دەژی درۆی لەگە بکەی مستحیلە ئەویش نمایشێک دێ دواتر واز لێدەینی خۆی شانۆ ئیشی چێوی شارکردنەوەی خەڵکە بەڵام دەبێت ئەو ئوستوبە بەکاربیێنی کە بینە قبوڵی دەکات چۆن وەری دەگریت تۆ ناتوانانی بە بینەرێک بڵێیان بە جەنابەت بڵێم تۆ غەڵەتی تۆ ڕاستە خۆ جوابی نەرێنی من دەدەیەوە بەڵام تۆ دەی بە مستەوایەکی لە چ مستەوایەکی ئەو بینەرە ئەو کۆمەڵگایە بۆ نمونە تۆ لە شار عەرز دەکەی لە چ مستەوایەکی سەقافیە لە گوند لە چ مستەوایەکی سەقافیە لەو گەڕەکانی شعبیە لەو گەڕەکانی کە مەسەد ئاسیان زۆرێکە تۆ دەبی بە گوێرەی عەقڵەتی وان بتوانی وشارکردنەوەکە لە ئاستێکی پێویستدا بێ بتوانی دەست لەسەر غەڵەتەکان دابنێ بتوانی هەوڵ دەی چارەسەرێکی گونجاو من بۆ نمونە لەو دەقا چارەسەر گونجاوەکە بەو شێوەیە نەبوو من هەوڵمدا ژیانە بدەم و ئافرەتەکان یعنی تاو کابرا مێردی مرد ئیترۆ کۆتای دنیای نییە یعنی دەکرێت دنیاشکە دروستکەینەوە بەڵام چێ مرۆڤەکان بەڵام بە عەقڵێکی سەربەستەوە بە ئازادێکی مطلقەوە بەڵام توانی هەموو شتێک لە ڕێی سنوورداری خۆی تۆ ناتوانێت لە کولتوری خۆمدا ببڕێم وڵاتی کولتورێک ئەوروپی مەقبولە ئەوەش خۆی لە خۆیدا غەڵەتە چۆن پابەندە بۆ عادەت و تەقاعدانی لە وڵاتێ هەیە ژیان لە چپێک دێت دایکە بیدایەتی ئەو داکە چێ کچە دوای دەبتە ژن دوای دەبتە دایک ئەو مەرحەلەکانی ژیان بوو ینی ئافرەت بۆ سێ مەرحەلەی ئازار دەدرێت مەرحەلەکانی ئافرەت بوون بوو لێرە کە هەموو شتەکان دەگرێتەوە بۆ نمونە کچە لە هەموو مەرحەلەکان ژیان کچ هەیە ئافرەت کە مێردی دەکات لەو مەرحەلەکانی ئافرەت دایکایەتی دەبینێت کەواتە هەموو مەرحەلەکانی ژیان بەو سێ شتێدا دەبڕێت کەواتە ئەوە معاناتی هەموو ئافرەتێک بوو لەو سێ کەسایەتی فەرمان کردبووە کارکتەرەکان سێ کارکتەر بوون داکە و کچەک و بووکەکەیان ئەمن ڕۆڵی بووکەکەم دەجێڕا باس لە نەهامەتیەکانی ئافرەت دەکات لە ژێر دەستی پیاو باسی ئەو نەعەدالەتیانە دەکات کە لە نێوانی ژن و لە نێوانی پیاودا هەیە لەناو هەرێکێکمان پیاوێک هەیە شەمانەکە دەکەوی یا لەو پیاوەی ناو خۆمان دەکەینەوە پیاوێک لەناو شنبوون لەناو خۆمان سەرەتا کە مامۆستا محەممەد دەقەکەی پیشانی مندا و کە خوێندمەوە زۆرم بەدڵ بوو و لەگەڵ خوێنەوەی ینی هەستم کرد کە ئەو کارکتەرە لەگەڵ من دەگوندێ و ئەویش پێی باش بوو کە من ئەو ڕۆڵی بجێڕم ئیدی پێم خۆش بوو زۆر. ژێگر کزۆیی لە دهۆکەوە میوانی ئێمە دەبێت. ئەو ماوەی 15 ساڵە ئامێری میوزیکی دەژەنێت و خولیای بۆ میوزیک وای لێ کردووە نەک تەنها بەردەوامی بدات بەخۆی بەڵکو هەوڵ بدات لاوانی ناوچەی بادینان و دەڤەری دهۆک زیاتر و زیاتر ئاشنای میوزیک بکات و بەردەوامیان پێ ببەخشێت. ئەو وەکو مامۆستایەک ڕۆژانە هەوڵ دەدات بەخۆبەخشانە یارمەتی کەسەکانی چواردەوری بدات. ژگر کوزیمە خەلکی باژەرە دۆکەمە مژوەکی هەر زارۆکێکی کورد کوچکی کوردا موزیک هەموو هەر گەل لە سپێکۆ بوونەوە حتا مرنەیەوە گەلژیتن
از گله گیری دای دنگت رسانت هنرمندت کرد بوم ناف مالا مدا مثلا بردام گهداریا دنگ حسن جزیریت کرد حسن طاهیت کرد اردوانیت کرد دنگ و کارتگرن لسر مکر موزیکا کردیا رسانی کارتگرن لسر مکر يعني دەستپێکە قۆناغا سنێلەتێدا من ئامیر سازی دەستپێکێژەنی لەدیف دا ئەس چۆن من خۆفێری ئامیری عودێ کرد ئامیری عودێژی پاری کۆرە گەلک مامۆستاد قۆناغێک جدا جدادا خۆفێری وی ئامیرە کرد تاکۆ ماوەک سەر چوو ئیدی وێجا حەزا موزیکی وەلێهات دەفمەن ئەنە شام بێ موزیک بژیم بۆ بشکێکە سەرەکی دناو ژیانا مندا موزیکی از گله که پیگیری دای سرشت جوانی کردستانه ده هر چهار ورزه دا کو بهار تام خواه پاییز زستانای هاوینای هر دمه که مرف هیزه که سرشتی ورد گرفتن حتی خوشی که گله که طیبتات دنگ سرشتیش داهی مثلا دما لرزینا بلگا بتن یا انجی دنگ چپ چپید بارانه بتن هر یک شو موزیک که دیاره حکادی تام که دتا و جنی او جنی مرف دکتن استران فولکلور اوت برزه یان کمک استران کلاسیکی تیم دنگت هنرمند کلاسیکی هده تو مارکت لیب کوالیتیا کا باشنه اوان استران از لیب گریم ایزی بزی خلکی گهله نبود از بینم اولوان دنگت گنجا بگریم او گنجین حتی نو که خوب باش دناف شاشه دانه دیدی یا باش خود ناف جهان هونه دانه دیدی دو بەرگەمان دەربارەیەکێک لەو گۆڤارە وەرزیانەیە کە لە ئەڵمانیا دەردەچێت ماوەی زیاتر لە 20 ساڵە ئەم گۆڤارە لەلایەن کوردانی تاراوگە و بە تایبەتی ئەوانەی کە لە ئەڵمانیا دەژین بەڕێوە دەبرێت و ئامادە دەکرێت و بە چاپ دەگەیەندرێت گۆڤارەکە دەربارەی کوردانی ئەناتۆلیایە لەلایەن دکتۆر فکرەت یەڵدزەوە تا ئێستاش بەردەوامی هەیە و ئەویش یەکێکە لە هاوکارەکانی دست بکرنا به آواکی ام بین پروفسیونل نویساندنا به کردی کرمانجی بری 20 ساله می دست بکر اوجی سدام او بو که ام کردین آناتولیه ناوینن و ام هر چکترن اسیمیله دبن و مغاست برا پرتشته ما یه به کردی کرمانجی نه وندا نبن و جحولی را نبن
me di sala 1990 da komek ji Kurdên Anatoliye Navîn yani Ankara, Polatlı, Konya, Kırşehir em hatin bahev me got em ji bo zimanê xwe tiştekî çê bikin ku bira wenda nebe. Hejmara yekê li Almanya çapû ya din li Swêdê li çapxana APG'de da dest bi çapê bû û heta îro jî her sê meha carê heyva carê kovartê çapkirin û belavkirin û min jî di wê derê de wek Doktor Mikailî dest pê kir û nivîsê xwe piranî li ser dîrok û çand û kultura Kurdên Anatoliya navî. Yani beri işte bir sali ve kume dest bi bir nebûnê kir me nedzanî ve heta kinga biçe û here lebes heta îro jî meşiya hejmara davîn jî meha çûnê derket û em hîn jî vê bimeşînin û qasî me niha sê kirine cilt di her cildê de 10 hejmar hene û sê qatî vê jî hîn hatiye nivîsandin û qasî 6000 rûpelin û em niha dema davîn da gelek genç û xortê me li ser vana lêkolîna jî çê dikin li üniversiteta li fakülteta jî û kovara me wek çavkanî bi kar jî tînin. Em bi vê jî gelek serbilindin. Bîrnebûn bi xwe jî tê mehna ji bîrnebûnê yani ji bo ku Kurdê Anatoliya navîn neyên ji bîr kirin.